نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکاندا وێڕای ئامادەکاریەکانی واشنتۆن بۆ سەپاندنی سزای تونتر بەسەر ئێراندا زیاتر لە سەدا 1.5 دابەزی. بەڵام پێشبینی ئەوە دەکرێت گەر سزاکانی ئەمریکا بچنە بواری جێبەجێکردنەوە زیاتر لە هۆکارێک وا دەکات کە نرخ بە شێوەیەکی بەرچاو بەرزبوونەوە بەخۆیەوە ببینێت. لە مامەڵەکانی سەرەتای هەفتەدا نرخی نەوتی خاوی برێنت بە ڕێژەی لە سەدا 1.76 دابەزی و گەیشتە 92.73 دۆلار بۆ هەر بەرمیلێک. هاوکات بە گوێرەی داتاکانی ماڵپەڕی ئۆیل پرایس نرخی نەوتی خاوی تەکساسی ئەمریکی بە ڕێژەی لە سەدا 2 پاشەکشەی کرد و نرخەکەی بۆ 85.27 دۆلار دابەزی. هاوکات هەفتەی ڕابردوو هەردوو جۆرەکەی نەوت بۆ دووەم هەفتە لەسەر یەک نرخیان بەرز بووەوە و ئەوەش بەهۆی چەق بەستووی گفتوگۆکانی نێوان ئەمریکا و ئێران و دروستبوونی مەترسی لەسەر گواستنەوەی نەوت لە گەروی هورمز. بەڵام بە پێی پێشبینی شارەزایانی ئابووری سزا چاوەڕوانکراوەکانی ئەمریکا بازاڕی نەوت و وزە ئەشڵەژێنێت و نرخی نەوت بەرز دەکاتەوە. سکۆت بێسێند وەزیری گەنجینەی ئەمریکا هۆشداری داوە کە واشنتۆن کار دەکات بۆ سەپاندنی توندترین سزاکانی مێژوو بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا و بڕیارە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داوردەکاریەکان ئاشکرا بکات کە لە دۆخی چوونەکاری ئەو سزایانە هێندەی دیکە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بەرزبوونەوە بەخۆیەوە دەبینێت. لەو چوارچەوێدا ڤیڤێک دێهار شرۆڤەکاری ئابووری لە بانکی کۆمۆنوێڵسی ئۆسترالی ئاماژەی بەوە کردووە کە هێشتا ڕوون نییە سیاسەتی گۆشەگیرکردنی ئابووری ئێران تا چەند سەرکەوتوو دەبێت. بەڵام کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت هەیە و جەختی کردەوە ئەگەر سزاکان کاریگەر بن ئەوە ئەگەری کاردانەوەی توندی تارانیش لە ئارادایە کە ئەمەش دەبێتە هۆکارێکی دیکە بۆ شڵەژانی بازاڕەکانی وزە و دەبێت حسابی بۆ بکەن. تۆنی سیکامۆر شرۆڤەکاری بازار لە دامەزراوەی ئایG پێی وایە باڵەمیانڕەوەکانی ئێران خوازیاری هێورکردنەوەی دۆخەکەن، بەڵام سوپای پاسداران بژاردەی ڕوبەڕووبوونەوەیان هەڵبژاردووە و پێشبینی دەکرێت تا کۆتایی ئەم هەفتەی ئاراستەی سیاسی تاران ڕوون بێتەوە. لە سەراستی بازرگانیش سزاکانی ئەمریکا بوونەتە هۆی کەمبوونەوەی هەناردەی نەوتی ئێران بۆ چین و بەرزبوونەوەی نرخەکان لە ناوخۆی ناوچەکەشدا. ئاژانسی ئێرنا بڵاوی کردەوە کە تاران دوای داواکاریە بەردەوامەکانی بەغدا ڕێگەی بە تێپەڕبوونی چەند تانکەرێکی نەوتی عێراقی لە گەروی هورمز داوە.